بەیەمەیانەوت 4 ساڵەمانە نەزانن، حەکیم نین، لێزان نین، لە سیاسەت نازانن، دوای ئەو کەوتون. بەڵام ئەوە تا چیتە هەر ماڵێک غەیرە کۆمەڵ ئیسلامی، ئەچیتە هەر ماڵێک شایەتی، پاکێتی، ڕازگۆیی، بوێری، دەستپاکی، خزمەتکاری بۆ نوێنەرانی کۆمەڵ ئیسلامی بۆ کۆمەڵ ئیسلامی کوردستان ئەدات. خەڵکی کوردستان خوشک و برایان، دڵتان خۆش بێ بە حزبەکەتان کە زۆر دڵیان بە کۆمەڵ ئیسلامی کوردستان خۆشە. ئێمە کە گەشەمان کردو لە کۆمەڵ ئیسلامی کوردستان سەیری کارەکانمان کردن. چیمان کردووە؟ هەمووتان گلەیتان هەبوو پێشەوەی کەناڵێکی ئیسلامیە بێ، وەڵای هیچ کەناڵێکی ئیسلامی لە ماڵەکانمانە نییە. بەیانمان دامەزران، یەکەم لایەن ئیسلامی کەناڵێکی ئیسلامیمان دامەزران. دوایی کەناڵی بانخوازی بڵێن عەرەبی پیا بوو، هەموو خۆزگەمانە خواست کەناڵێکی بانخوازی پەروەردەیی کوردیمانە بێ. کەناڵی بانگوازمان ڕاگەیاند. ئەزان نەمانە چەند بە ناڕەحەتی ئەبرێ بەڕێوە، ئەزان نەمانە چەند بە ناڕەحەتی پارێزگاری لێکرێت. وتان ئێوە کاری خێرخوازی نازانن، دەستگای بەخشیممان دامەزران. وتان ئێوە خزمەتی خەڵکی هەژار و نەدار نازان بکەن. مستەشفای بەخشینمان دامەزراندووە، داناوە لە 3 شوێنی کوردستان مانگی 25,000 کەس سەردانیەکە. وتان لە دەعوە و بانگەواز و وترا خزمەتی قورئانتان پێ ناکرێت. سەنتەری حیکمەمانەیە 6,000 تەلەبە یان 7,000 تەلەبە قورئانی تێدا خوێنرێ و فێر قرائاتە بێت تێدا. ئەمە گەورەترین هەدیەی خوای پەروەردگارە کە ئەیبەخشێتە عەبدی خۆی، خوا مەشغوڵت کا بە دینی خۆیوە. جا کەوا بوو ئینسانی موسڵمان ئێستا لەوەشی خەڵکێکی زۆر خەوت بێ، نوێژی خۆی ئەکات، لە ماڵی خۆی پاڵی داوت، لەوەشیە لە من و تۆ زیاتر لە مزگەوتا بێت. بەڵام خەمی نییە زەید لەسەر حکومە، عەمر لەسەر حکومە، حکمی خوایە، حکمی دنیایە، چەپە، مارکسیە، سەر بە شەرقە، سەر بە غەربە. ئەو کێشەی ئەو نییە کە کێشەی ئەو نییە سبەی ئەم پیاوە لەوەشە غافڵی شەبیاگای لە خۆی نییە. دوایی دەنگە داتە کەسێکیش لە شوێنێ لەگەڵ باسی ڕیبا بکرێت، ئەم تەییدیەکا بۆ لەبەرەوەی کۆمەڵێ خەڵکی خستوەتە ژوورۆ، حەڵاڵ و حەرام لە مەنهەجی ئەوانیە.